de Monsieur Hassan Iqiyoussen. وەزیری ناوخۆی فەڕەنسا جیراڵ دەرمانان ڕایگەیاند بڕیارێکی واژۆ کردووە کە بەپێی ئەوە بانخواز حەسەن ئیکویسن لە وڵاتە دەردەکات. ئەوەش ناڕەزایی چەندین کەسایەتیە وڵاتی لێکەوتەوە و بە پێچەوانەی بنەما بنچینەکانی دەوڵەتی یاساییان لێکدایەوە. لە دیمانەیەکی ڕۆژنامەی لۆ فیگارۆدا بێرنار ڕۆجێری مامۆستای زانکۆی سۆربۆن و بەڕێوەبەری سەنتەری توێژینەوەی عەرەبی و خۆرهەڵاتیەکانی پاریس ڕایگەیاند پێشەوا ئیکویسن ڕۆڵێکی گەورەی لا گەڕاندنەوەی ژمارەی زۆر لە لاوانی موسڵمان بۆ دینەکەیان هەبووە. ئیکویسنی 58 ساڵە کەسایەتێکی خۆشەویست و سەرنجڕاکێشە. ئەوەش یارمەتی داوە بۆ ڕازیکردنی هەزاران گەنج لە شێوازی بانگەوازەکەی. جاوە لە جیاتی گریمانەی تۆڕە کۆمەڵاتیەکاندا بێت یا لە داکەوتەی جیانی ڕاستەقینەی گەڕەکە پەراوێزخراوەکاندا بێت. لە نێو چین و توێژە ئەکادیمی و ناودارەکانی فەڕەنسادا کەمپینی بەرگری لە زانای ناوبراو ڕاگەیەندراوە. لە دەقی کەمپینەکەدا ئەو بڕیارەیان بە بەڵگەی هەبوونی لەمپەری مەترسیدار لە بەردەمی سەروەری یاسا و پۆلێنی نادروستی نارە ناوخۆیەکانی کۆماری فەڕەنسا لێکداوەتەوە. لە نێو واژۆکاراندا ئالانگریشی نووسەر و ژیل مانسرۆنی ڕۆژنامەنووس و پرۆفیسۆر گلیبەر ئەشکار دەبینرێن کە سەرنجی هەمووانیان بۆ ئەوە ڕاکێشەوە دەرکردنی ئیکویسن جێبەجێکردنی یاسای ڕەگەزپەرستیە لە زەمینە و کەتواری ئەو وڵاتەدا. ئەوەش بەپێی ئەو یاسا دژە ئیسلامیانەی ئیمانوێل ماکرۆن لە ژێرناونیشانی یاسای جیاکاری دەری کردووە. پێشەوە ئیکویسن بڕوای وایە ئیسلام چارەسەرە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو قەیران و پەشێویانەی جیهان پیانەوە گرفتارە. ئەوەش بەهۆی ئەوەوەیە جیهان کەسانێکی بێدین بەڕێوەی دەبن و ئیسلام پەراوێز خراوە. ڕۆجێر دەڵێت حەسەن ئیکویسن داکۆکی لەسەرەوە دەکات کە دەبێت شەرعیەت هەڵسوکەوتی باوەڕداران ئاڕاستە بکات لە گشت ڕەهەندەکانی ژیانی تایبەت و گشتیاندا. واژۆکارانی کەمپینەکە کە پێگەی میدیاپارت بڵاوی کردوێتەوە ڕەتکردنەوەی دەرکردنی ئەم بانگەوازە با ڕەتکردنەوەی لێک هەڵوەشانەوەی مەترسیداری سەروەری یاسا لە قەڵەم دەدەن. بە تایبەتی کە ئیکویسن لە فەڕەنسا لەدایک بووە و منداڵ و نەوەی فەڕەنسیشی هەیە. بەڵام دارمانان لە تویتێکدا هۆکاری دەرکردنی ئەو بانگەوازەی بۆ مەغریب بۆ ئەوە لێکداوەتەوە کە گوایە ناوبرا و گوتارێکی نەگەرانە لە دژی بەهاکانی فەڕەنسا بڵاو دەکاتەوە کە پێچەوانەیە لەگەڵ بنەماکانی ئەڵمانیەتدا. لەلایەکی دیکەشەوە لەسەر ڕێگری لە باڵاپۆشی نەعیمە مەزهودی یاریدەدەری کارگەڕی لە قوتابخانەیەکی فەڕەنسی و لیژنەی مافەکانی مرۆڤی سەر بە نەتەوە گرتووەکانی دانەی حکومەتی فەڕەنسی کرد و کارەکەی بە ڕەگەزپەرستانە ناوبرد. بەڵام دوای گەشەی شەپۆلی ڕەگەزپەرستی لە وڵاتە و کۆی یەکێتی ئەوروپادا پاریس ملکەچی ئەو بڕیارە و هاوشێوەکانی نابێت.